مەترسی ئەوەمان هەیە کە مایەپووت بووین قەردار بووین ئەگەرەکو چتی دەرەکی بێت. نەبوونی بازار بۆ ساختکردنەوەی بەرهەمی شووتیەکانیان مەترسێکی گەورەیە ڕۆبەڕووی جوتیارانی شارەزور و هەڵەبجە بووەتەوە. دەڵێن کرانەوەی دەواازە سنووریەکان و بوونی شووتی تورکیا و ئێران بازاڕی بۆ بەرهەمی شووتی ناوخۆیی نێڵاوە. ئێستا وەرزی پێگەشتنی شووتی پاییزەیە. ئەگەر دەواازەکان دانەخرێن زیانێکی زۆری ئابووریمان پێدەگات. ئەو بەرزانە کرێت و ئەم ڕزقە جوانەی ئێمە کە ئیسە هاوە بەرچاوتانەوە هیچ ناکە پارەی مەترەفەکەی ناکە. ئیتر ئەم مەترەفی سە و مەترەفی ساڵان و ئەرجی بەحر نییە خەتمان لێدا و سووتیمانەکرە بەخەڵی دامانەنا ئیسا ئەبێ وەتەن لایلۆنی بۆ بچێنین وەتەن نەواری بۆ بچێنین پەردەیە کودنەوە و 5,000 دینارە مەترەپێکی زۆری تێ ئەچێ وەردی ئەوڕین هاوینەکێڵ یەکەین ئەم دارە یەک حکومەتی یەک کەس مقاومەی ئەم فەلا ئەفەقیرانە ناکە. بەردەوامی هاوردەکردنی شووتی دەرەوە هۆکارە جوتیاران دەست لە ساختکردنەوەی بەرەمی شووتی ئەم ساڵیان هەڵبگرن. شوودەکەی ئەمەش تازەیەچێتە بازاڕۆ ئەوەی تایە تازەیە ئەوانە شووتی دەرەکی تقریبان 8 ڕۆژ تا 7 ڕۆژ تا ڕۆژ پێچێت تاتێتە ناوێراقۆ لەوەی شەو شووتە کۆ نەبێت بۆ خواردن بە کەڵک نایە شووتەکەی ئەمە تازەیە و ئەنجا دەرمانیش ئێمە تێ ناکەین پۆتاس وەکالی سۆم هیچ شتێکی بەکار نایە. ئەگەر ئێمە ئێستا دانەخرێت ئەگەر شووتی ئێران و تورکیا بێت هەتاکو دەڕۆیشتە هەرتیاتی بازار چۆڵ نابێت ئێمە تووشی زەرەر تێن دەکەی ئمە هەر ساق نابێت. جوتیارەکان کەمتر لە 100 زەویان بە شووتی نەچاندووە وەک خۆیان دەڵێن لە ئەگەری ساغ نەبوونەوەی بەرهەمەکانمان بە 100 ملیۆن دینار زیانمان بەردەکەوێت. دوێنێ تەلەفۆن کرد بۆ برادێکی عەرەبلێ لە بەسرا وتی تا ئیسا لە مەرزەکانی بۆ نایە هەتا ئەیۆ گلەی لێمە بۆەکەن ئێوە لە مەرزەکانی خۆتانەوەتی ئێمە لێرە تا ئیسا نەمانێڵاوە بێت لەبەر خاترەوە کە ڕسەکەمان ڕزقی عێراق ماوە سەرف بێت هەر فەلاحێکمان لە 150 ملیۆن 200 ملیۆن 100 ملیۆن و 50 ملیۆن کە سەرفەی هەمان زەرەرەکەین. جوتیارەکان ئەگەرچی بەڵێنی ڕاگررتنی هاوردەکردنی شووتیان لە سنوورەکانەوە بە شێوەیەکی زارێکی لەلایەن وەزیری کوشتتوکاڵی هەرێمەوە پێدراوە بەڵام بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ گەیاندنی داواکاریەکانیان لە داخستنی سنوورەکان چونکە دەڵێن بەردەوامی هاوردەکردنی شووتی تورکی و ئێرانی مەترسی مایە پوچبوونی خستووەتە بەردەم دەیان جوتیاری هەرێم. سەراج جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.